ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش لێوارە 24 ئەم ڕۆژ بە کۆمەڵک بڕگەی سەرنجڕاکەشەوە دێنەوە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست لەگەڵمان بن. یاری مشتەزەرە نەتەوەکانی کورد و تورکمان و عەرەب کۆ دەکاتەوە. کچێکی وەرزشوان ئاواتیەوەی هەیە ببێتە ئەستێرێکی درەوشاوە. شەربەتی مێوەش وزێکی باش بە مرۆڤ دەبەخشێ بە تایبەت بەو کەسانی بە ڕۆژوو دەبن لە شاری سلەیمانی شەربەتی مێوەش بەشەیەکی تەواو سروشتی دروست دەکرێت و هەر بۆیە لە خواردنەوەی ڕاهاتوون. کاسبکارێکیش دەڵێت شەربەتی مێوەش بۆ دڵ و مێشک باشە و خواردنەوەشی مرۆڤ دەحەسێنێتەوە. رمضان خلق يتر بحكم أتى يواري ناخوا ويتر سرسفنا وخوانا كشربتي لسربية بتاعي بشربتي ميوش أو خلق عاصو دمنتو بودل باشا بو ميشك باشا إنسان مرتاح به كشربتك أخواته. مێوەش میوەیەکی سروشتیە هەر لە زووەوە خەڵکی سلێمانی سەرهاتن لەبەر ئەوەی بۆ خوێن باشە هەم بۆ دابەزینی زەختیش لە ئێواران شلەمەنیەکی بەسوودە بۆیە خەڵکی سلێمانی هەر لە زووەوە لەسەر کڕینی مێوەش ڕاهاتوون شەربەتێکی سروشتی و باشە. ڕۆژوگرتن کاریگەری هەیە لەسەر شیریە و دایکانەی شیر دەدەن بە منداڵەکانیان چونکە دایک پێویستی بە خواردنێکی باشی ڕۆژانە و ئاوە پرۆتینات هەیە. لەو بارەشەوە دکتۆر کاوە عومەر دەڵێت وا باشترە ئەم جۆرە دایکانە بە ڕۆژوو نەبن و دواتر ڕۆژوەکانیان بگرنەوە. پێویستیشە دایکان ڕێنماییەکانی پزیشکان جێبەجێ بکەن. بە بۆنەی ڕەمەزانی پیرۆز ئێمە باسی بابەتی شیری دایک دەکەین کە دەیدەنە منداڵ. بازەژن هەیە مەثەن دێت بۆ لامان ئەڵێ وەڵای من بە ڕۆژوو بەڕاستی تەسیرەکاتە سەر شیری منداڵ شیری دایک. ئەو جا لەبەرەوە ئێمە ڕێنماییمان ئەوەیە کە بە ڕۆژوو نەبێت دوای ڕەمەزان ئەتوانین بیگرێتەوە هینی بکات تەعویزی بکات. لەبەرەوەی شیری دایک هەموو شتێکی تێدایە ئەو خۆی مەحروم دەکات لەو شتانە لەو وەکو ئاو پرۆتینات و کاربۆهیدرات و شتانە. ئێمە قسەشمان لەگەڵ مامۆستا ئاینەکان کردووە ئاینەکانیش ئەوانش عینەن ڕێیان هەیە لەگەڵ ئێمە لەبەرەوە یعنی شتەکە بەڕووی دینیەوە شتەکە ئەتیادیە وەکو هین حەڵاڵە یعنی ئەگەر بە ڕۆژوش نەبێت لەو ماوەیە ئەو مۆزوعە ئەگەر هاتوو مەسەن ژنەکە بە ڕۆژوو نەبێت دوای بیگرێ شیرەکەی باشتر دەبێت بۆ منداڵەکەی گەشەی دەکات منداڵەکە باشتر شیری دەخوا عەزێت ناخوا فێر نابێت بڕات شیری قوتوی بداتێ باشێت لەبەرەوەی شیری دایک شیرێکی زۆر گرنگە بۆ منداڵ. ئەگەر هاتوو مەثەن مەجبور بوو یعنی ناتوانین زۆری لێ بکەین ژنەکە هاتوو بە ڕۆژوو بوو ڕێنماییەکانمان ئێمە پاش کە فتاری کرد ئاوی زۆر بخواتەوە مەثەن عەسیری زۆر بخوات ئەتوانێت مەثەن پەرداغێک شیر بخواوانە هەمووی تەسیرە کاتە سەر شیری دایکەکەی محاولە بکەس زۆر لەو ماوەیە ئاوی زۆر بخواتە پارشێو و لەگەڵ پرۆتینات تۆشتانە پرۆتینات ئەوەیشە گۆشتە مەثەن دەبینی ئەنواع گۆشە گۆشی مریشکت هەیە گۆشی حیوانەت هەیە گۆشی سۆری پێداڵن یان گۆشی ماسی ئەوانە هەموو ڕۆژێ نەوەیەک بخوات لەگەڵ سەوزە زۆر بهیمە بۆ دایک ئەنواع سەوزەت هەیە سەوزی کەسکەکان هەیە برۆکیلت هەیە ئەتوانی سەوزە گەڵا سەوزەکانت هەیە بیبرت هەیە
لەگەڵ ئەنواع هینشت هەیە میوەت هەیە توانی ئەوانە دایکێکە بخوات هەموو ڕۆژە نەوە میوەی بخوات یان عینە ڕۆژە توانێت لە ناو قاپێک دوسێنەوە میوە تێکەڵی کابی خاتە ناو قاپێک هەمووی بخوات ئەوانە زۆر مهمە بووی بەس زۆر تەرکیز من لەسەر ئاوە لەبەری دایکەکە ئاو لەو کاتر لەبیانی و حتاکو ئێوارە ئاوی ناخوات ئاوی زۆر کەم دەبێتەوە لە هین لە لەشی ئەوجا مەحاولە بکە هەموو سەعاتێک بەلای کەم و هەموو سەعاتێک ئەبێ پرداغێک ئاو بخوات حتا پارچەوە هەر دانیشە هەموو ساعتێک دانیشە ئاوی بخوات و زۆر یعنی شتێکە زۆر زەحمەت نییە یەکەم لەشی پڕە بێتەوە لە ئاو و شیرەکەشی باشتر دەبێ و ئەو ڕێمایە مەحاولەکەین ئێمە ئینشاءڵڵا خەڵکەکە سوودی لێ ببینێ و هیوادارین هەموو کەسێک ئەو ڕێنمایە بگرێ بۆ خۆی و بە تایبەتی دایکەکان ئاگایان لە منداڵی خۆیان بێ و شیری باشیان بدرێت تەندروستیان باشتر دەبێت نەخۆشیش نەبێت. کچە وەرزشکارێک وەرزشی کردووە بە بەشێک لە ژیانی و ئامادەی جەستەیشی بە لە شولاریەوە دیارە و دەستکەوتێکی باشیشی بەدەستێناوە. دڵخۆش عەبدوڵڵا کچە یاریزانێکی وەرزشی هێزی لەشە و حەز و خولیای وەرزشکردنی هەیە و ئاواتەکانیشی لەم وەرزشە دابینیوەتەوە. ئەم کچە وەرزشوانە ئاواتی ئەوەی هەیە ببێتە ئەستێرێکی ئاسبەرز و دراوشاوی وەرزشی هێزی لەش. وەرزشی لەشجوانی و بەرزکردنەوەی قورسایی ئارزوێکی منداڵیەتی ئێستا دەیەوێت پەرەی پێ بدات. لە ماوەی کەمتر لە 3 ساڵ توانیوێتی 3 پاڵەوانێتی بەرزکردنەوەی قورسایی لە کێشی خۆی لە هەرێمی کوردستان بۆ کچان بباتەوە. ڕۆژانە ڕاهێنان دەکات و دەیەوێت ببێتە پاڵەوانێکی ناودار لەو وەرزشەدا. یاری لە جوانی خولیایەکی خۆم بووە خولیایەکی منداڵیم بووە لەخوا بەزیاد بێت 2 ساڵ و نیوە بەشداری لەو یاری لە جوانیدا کردووە هەتا ئێستا توانیمە ئەنجامێکی باش بەدەست بێنم. لە پاڵەوانیتی پێنجپرێ 3 پاڵەوانیتی بەدەست بێنم. پاڵەوانیتی یەکەمم لە پارێزگای سلێمانی بووم لەسەر ئاستی پارێزگای سلێمانی توانیم پلەی دووەم بەدەست بێنم بۆ جاری دووەمیش لە ڕانیە بەڕێوەچوو توانیم بە یەکەمەکان هەڵبژێردرێم بۆ ئەو جارش لە هەولێر بەڕێوەچوو لەسەر ئاستی کوردستان بوو سپاس بەخوا توانیم پلەی دووەم بەدەست بێنم. لەگەڵ دڵخۆش کچانێکی تریشان هەمان ئاواتی ئەویان هەیە و دەیانەوێت وەرزشی لەش جوانی و بەرزکردنەوەی قورسایی بکەن بەڵام بە هۆکاری جۆراوجۆر ئەو دەرفەتەیان بۆ نەڕەخساوە. سەرەتای ئەم مانگە دڵخۆش لە کێشی پێچپرێس پلەی دووەمی لە سەراستی هەرێمی کوردستان بەدەستهێناوە بەڵام خواستی ئەو لەوە زیاترە و هەوڵ بۆ بوون بە ئەستێرەیەکی دیار لەو وەرزشە دەدات کە خۆی دەستی داوەتێ. ئافرەتەمان زۆرە بەڵام زۆربەی ئافرەتەکانمان ناتوانەنەنی بۆ نمونێسە من دەتوانم یەکێکە دەتوانێت بێت بۆ نمونە ئەو هولیایی هەیەی دەری بخات ئەوەکانی کە لەوانەیان لە ڕێگای بابیەوە مامیەوە کە سوکاریەوە ڕێگا پێ نەدرێ بێ بتوانێت ئەوەی گەل لە دڵیایەتی پێشانی هەمومانیدا یان دەری خە ئەو توانایی بەڵام زۆربەی ئافرەتیشمان هەیە لەخوا بەزیاد بێت بەشداری کردووە و باشیش بووە. گەورەترین ئاواتی من ئەوەیە لەو ڕۆژێوە هاتووم دەستم گاندەتە دمبڵۆسێک دەستم لێداوە بۆ نێتیا هاتووم گەر ببم بە ئەستێرەیەکی زۆر دراوشاوە و جوان ئیشەڵڵا پێشی دەگەم. لە چەندی ساڵی ڕابردوو بەگشتی ئافرەتان هاتوونەتە ناو بواری وەرزشە جۆرا و جۆرەکانەوە. وەرزشی لەش جوانی یەکێکە لەو وەرزشانەی ئافرەتان لە هۆڵە وەرزشیەکان پەنای بۆ دەبن بەڵام لە پاڵ وەرزشی لەش جوانی بەشێک لە ئافرەتان چاویان لە بوونە ئەستێرەیە و دەیانەوێ بەشداری پاڵەوانێتیەکان بکەن و نازناو ببەن. هاوڵاتێکی شنگالی دانیشتوی کەمپی چەمشکۆ لە سنووری قەزای زاخۆ دەژیت و خاوەن بە هەرێکی باشی پەیکەرتاشیە. ئەو هاوڵاتیە لە ساڵی 2012 دەستی بە پەیکەرتاشی کردووە و ئاوارە بوون نەبووتە ڕێگ لە بەردەمارەز و بەهرەکەی بەڵکو توانویەتی لە نێو کەمپەکەیدا چەندین پەیکەرۆیشی جوان دروست بکات و لە هەمان کاتیشدا پیشەیە بۆتە سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی.
ساڵە 2012 شەریکێکێ بووم vêca عزî me xwe pîve mijûlit kir me ev şixulit kir me berê ew di hesp çêkirin dora teyrek çêkir xwedanê şerîkê ez şecaandim gotin gola gulekî lava û pere jî dane me û şecaandim vêca me got wisa nacih bû û me ev şixul kir. نافورة غزالة وشي مثلا حيوانات يتقو نافورة قالبت قبرامة تشيتكرن والقل نفيسان وهشيكا طلب كر أمجيرة تشيتكن تشتي هري بهاتري أو نمرك وغزالك القرتو أو بانزدة ورقة بس جولة مصر هبو بس هزرا مصر فيت تشتي هبو تشتي من وسا نخوندو نشومة الدورة وان بس أما وسا وكا موهبة كي مثلا شاكر بو من أخوندية ولا زب خوشت كم كسي دعمة من نكرياو أو دهس متشاكرين الشركة بون هو تيرك الشركة هو أو غزالة شنغال بو أو دهس بون شنغال هو أو هتشيكا محتاج بو أو تيند بن یاری مشتەزەرە یەکێکە لەو یاریانی لە شەوانی ڕەمەزاندا لە ناوچە گەرمیان گرنگیەکی زۆری پێدەدرێت و زۆرترین هاوڵاتی ناوچەکە لە دەوری کۆدەبنەوە لە شارۆچکەی کفری خولێک بۆ ئەو یاریە کرایەوە چەندین تیپی ناوچەکە بەشداریان تێدا کردووە باشی ئەم یاریە وای کردووە کورد و تورکمان و عەرەبەکانی ناوچەی گەرمیان بەشداری تێدا بکەن. ئەم خولە کراوەتەوە لەسەر ئاستی شار و شارچکانی ناوچەی گەرمیان لە سەرقەڵا لە جەبارە لە کفری لە هەندێک لەو دێهاتانەی دەوروبەری کفری ئەم یاریە یاریکی تەواو کولتەواریە خەڵکێکی زۆر لە خۆی کۆکاتەوە یاریکی هەرەوەزیە بە بەشداری 12 یاریزان لە هەر تیپێک پێکاتووە بە دوو دۆڕاو دەرەچێتە دەرەوە ئەم یاریە تایبەتە بە شەوە درێژەکانی زستان و مانگی ڕەمەزان خۆشیە و یاریە لەوەتانە یاریکی تەواو هەرەوەزیە خەڵکێکی زۆر کۆکاتەوە لە خۆی لە جیاتی ئەوەی کە ئەو خەڵکە لە شوێنێکی تر کاتەکانیان بەسەر لێراکە کاتەکانە بنە سەر و شەوچەرێکی خۆش دروستەکەمان. جينا من ناحية جبارة جينا نلعب ويا اخواننا هنا بكفري لعبة المحابس ئێمە لە شارۆچکەی جەبارەوە هاتوین بۆ شارۆچکەی کفری و لێرە بەشداری ئەم خولەمان کردووە لەگەڵ براکانمان یاریزانەکانی ئێمە لە کورد و عەرەب و تورکمان پێکاتون چونکە لە شارۆچکەکەمان هەرسێنەتەوە بە پێکەوە و بەخۆشی و بە ئاشتی دەژین سوپاس بۆخوا لێرەیش ئەمن و ئاسایشێکی خۆش و بەرقەرار هەیە و ئەوەی شوای کردووە ئێمە ڕێگایەکی دوور ببڕین و بین و بەشداری ئەم خولە بکەن کە پێی دەوترێت مشتە زێڕینە بەڕاستی ئەم خولە لە کۆندا باو باپیرانمان
گرنگیەکی تایبەتیان پێداوە ئێستاش کە ئێمە بەتی پێکەوە هاتوین و بەشداریمان کردووە لە کفری ئەمە هەستێکی خۆشە بۆ ئێمە و هیوادارین بتوانین ئەنجامێکی باشمانیش دەست بکەوێت. شاری کەرکووک نزیکەی 3000 شوێنەوار و خانووی کۆنی تێدایە کە مێژووەکانیان بۆ سەدان ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە، بەڵام بەهۆی پشتگوێ خستنیان بەشێک لە خانووەکان وا خەریکە لە ناو دەچن، هەرچەند بەشێکشیان تاکو ئێستا ماون و خەڵکی تێدا دەژین. گەڕەکی ئیمام قاسم یەکێک لە گەڕەکە دێرینەکانی ئەو شارەیە کە خانووەکانی بە شێوازێکی ئەندازەی پێشکەوت و لە سەردەستی وەستا و نەخشە سازانی کورد و جوولەکە دروست کراون. نمونە یەکێک لەو خانووانە دەخینە ڕوو کە مێژووی دروستکردنەکەی بۆ ساڵی 1330 کۆچی دەگەڕێتەوە. بەڕاستی ئەم خانووەیەکێکە لە هەرە خانەوە کۆنەکانی شاری کەرکووک گەڕێکی مام قاسم گەڕێکێکی کوردەواری زۆر کۆن ئەگەڕێتەوە مێژۆکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1330 هیجری، یعنی تقریبا ئەکاتە 108 ساڵ 9 ساڵ پێشیستا. ئەو نەوانەی کە لەم خانووی ژیاون خاوەنی سەرەکی کە دەستی پێکردووە لە زەمەنی عوسمانی سوڵتان عەبدولحەمید بووە، دەستی پێکردووە لە ساڵانی ئەو کاتێک کە وتمان 1330 ساڵح ماڵی بوو، ناوی ساڵح ماڵی، ساڵح حێدین ماڵی، کابراکی خەریک باغ و باغات بوو. چیت ئەوێست کە لە باغ و زەڵق و لە تور و لە خاس و لە گێزەر و هەموو شتێک لێ ئەدرا. من یعنی بەعجارە سەکەی یەکێتە عارفەکە شێخسەکەم سێکە لە دەرسمە دەرەوە یا لە شوێنێک کە ئەم بینن ئەڵێ وەڵا لە وەختی خۆی نەماڵ ئەمان ئیشمان کردووە لە باغەکەی، لە باغەکەی ماڵ مەردان ماڵی ئیشم کردووە. هی کوڕەکەی دوای باوکی ماوەتەوە بۆ کوڕەکەی بۆ مەردان ماڵی ماوە ئەلێ ئیشم کردووە لێوێ لە باغەکە ئیشم کردووە. ئەم خانووە دەتوانم بڵێم بە یەکێک لەو خانوانەدا دەندرێت کە لە ڕووی هوەری تەلارسازیەوە مێژوویەکی دوور و درێژیە کە دەگەڕێتەوە بۆ 1330 کۆچی. ئەمە مێژوویەکی دوور و درێژە کە لەو سەردەمەوە تاکو ئێستاکە ماوە، ئەوانەی کە لە نێو ئەم خانوو دەتوانیانە بە شێوەیەکی ڕێکوپێک بیپارێزن و ئەو هوەرە تاکو ئێستا بە شێوەیەکی جوان بەرجەستە بکرێت و بمێنێتەوە خەڵ ژیانی تێدا بەردەوام بێت. ئەوەی لەم خانوودا دەبیندێت کە دروست کراوە لە گەچ و هەروەها لە کۆڵەکەی جۆراجۆر کە هەندێک لە کۆڵەکەکان بە گەچ دروست کراوە، هەندێکشی بە مەرمەر دروست کراوە و هەروەها کۆڵەکەی کەوانەیی کۆڵەکەی بازنەیی تێدا بەکارهێنراوە و لە نێو خانۆکەشدا دەتوانین بڵێن شوێنێکی گشتی بووە وەختی خۆی بۆ دانیشتن بووە و هوەری لۆقەندان لەسەر خانۆکە دروست کراوە کە ئەمەش یەکێ بۆ لە هوەرە کۆلانی کە جاران تایبەت بوون بە شاری کەرکووک کە هەموو خانۆکانی قەڵا و دەوروبەری قەڵا و ئەوانەی کە لە گەڕەکەکانی دەوروبەری قەڵانە ئەم هوەرە ناوبانگیە بۆ کە لە کوردستانە و بە تایبەتی لە هەورە و سلێمانیشدا زۆر تاکە تایبەتمەندی هوەری لۆقەندان لە کەرکووک. ئەوەی گرنگە و دەتوانین بڵێن کەوا بوونی ئەم خانۆکە لە پوریانە تاکو ئێستاکە ماوە لە شارەکەدا بەڵگەی ئەوەیە کەوا خەڵکی شارەکە ئەوەیان هەیە ئامانجییانێ ئاواتیان ئەوەیە کەوا لەم شارەدا بژێن یان بتوانن بەوەی جوانکاری خۆیان لە هەموو بوارەکانە بەدەست بێن و هەروەها مانەوەشیان لەم خانۆنە و پاراستنی و ئەم کە لە پورە لەم شوێنە گرنگەیە مانای ئەوەیە کەوا خەڵکی ئەم خانۆیە هەو خەڵکانی کەوا لەم جۆرە خانوانیان هەیە باوەڕیان بەوەیەکەوە جوانکاری و تایبەتمەندی ڕابردووی خۆیان بپارێزن چونکە پاراستنی ڕابردوو هەنگاوێکە بۆ ئەوەی کەوا تایبەتمەندی کە لە پور و کەلتور و شارستانێتی ئەو نەتەوەیەکە کووردە یا ئەو نەتەوەیەکی کەترەیە تورکمانە یا جوولەکەیە بۆ پاراستنی کە لە پورەکەی خۆەتی. کورد جێپەنجەیەکی گەورەی هەیە لەم شوێنەوارانە چونکە نەخشکارەکان سێ بەشی کورد بوونا یا جوولەکە بوونا بەشێکی کەمی تورکمان بووە عەرەبی هەرتیانە بۆ ئەوانەی کە کاریان کردووە لەمانە بەشێکی زۆری کورد بوونا بە تایبەتی ئەو کوردانی لە کورسانی ڕۆژهەڵات و لە کورسانی باکوورە هاتوون لێرە کاریان کردووە.
بۆ دەبینین نەخشکارێکی زۆر کورد بووە کاری کردووە لەمانە و هەروە یەکێک لەوانەی کە بۆ ناسینەوەی ئەم قسەی من کەوا کورد دەوری گرینگە بووە دەبینین تایبەتمەندی نەخشکارێک لە هەولێر لەگەڵ کۆیە لەگەڵ سلێمانی لەگەڵ کەرکووکە هەمەر ئەو نەخشکارەیە کاری تێکرد ئەمانەیەمان جێپەنجەی ئەو کەسە کوردەیە لە هەموو پارچەکانە کاری کردو لە هەموو شارەکانە کاری کردو لە هەموو دەڤەرەکانە کاری کردو لە ناو کەرکووکش کاری کردووە ئەمە بەڵگەوەی کەوا کورد توانیوێتی ئەو خەسڵەتە بیناکاری و نەخشکاریەی بەکاربێنێت لە هەموو پارچە و دەڤەرەکانی تری شارەکانی کوردستان. ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی ئێوارە ئاسوودە بن.